مادەردەکەی نەگری بە قوربان. دوانی وەڕۆی ئەمڕۆ هاکان فاخیر هەریری یەک لە کوڕەکانی فاخیر هەریری هونەرمەندی دیاری ملی هەرێمی کوردستان کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی کەس نەزان لە هەولێر بە خاک سپێردرا. ئەو کوڕەی فاخیر هەریری لەوەتەی لەدایک بووە نەخۆشی شەلل دەماغی هەبووە و نابینا بووە. بەردەوام لەلایەن دایک و کەسوکاریەوە چاودێری دەکرا چونکە نەخۆشیەکەی تەواوی ئەندامەکانی جەستەی لە کار خست بوو گەشەی نەدەکرد. فاخیر هەریری دوای بە خاک سپاردنی کوڕەکەی بۆ پای تەخت میدیا قسەی کرد و گوتی کوڕەکەم شەلل دەماغی هەبوو نابینا بوو بۆ چارەسەری چەندین وڵاتم پێکرد بەڵام چارەسەری نەبوو. دکتۆر پێی گوتم ئەم منداڵە تەنها 11 ساڵ دەژی کەچی 19 ساڵ ژیا و سوپاس گوزاری خودای گەورەم. هیچ کاری خوایەوە خوا هەر تەمەنەکەی ئەوەندەدا بۆ گەنە هەموو جەیەکم پێکرد بۆ خۆم هەموو دنیام پێکرد. یعنی تەمەنی 11 ساڵ بوو دکتۆر دەیگۆناژی لە خوای بە زیادی بۆ 19 ساڵە ژیا خزمەتمان کرد و تەمەنی درێژ بوویدی مەمنونی خوای ناوڕۆ ئەمانەتەکەی بردەوە ئەمە شکرانە خوای دەکەین. فاخیر هەریری لە ڕێگەی پای تەخت میدیاوە سوپاسی هەموو کەسانی کرد کە پرسەیان بۆ ناردۆ و دەربارەی دانانی پرسە بۆ کوڕەکەی گوتی پرسەی بۆ دانانێم ئەم کوڕەی من 19 ساڵە لەسەر جێگایە ئەمە پەپولەی بەهشتە و زیانی بۆ هیچ کەسێک نەبووە بۆیە پرسەی بۆ دانانین و نامانەوێت خەڵک ئەزیەت بدەین. پرسەی چ لۆ ئەو پەپولەی دابنین پرسە لۆیەکی دادەندرێ چی من و چی ئەوی دیکە گوناحیاوی خەرک دوعای لۆ بکە خوا لێ خۆش بەڵام ئەو پەپولەی بەهشتێ پرسەی چی لۆدانێ ناشمانەوێت کەس ئەزیەت دەین دەستی هەموو لایەک و خزم و دۆستان خۆش بێ هەموو لایەک ئەزیەتیان خۆراتنە ئێرەش کەس ئەزیەت نادەن پرسەی نایە. فاخیر هەریری ماوەی چەندین ساڵە لەگەڵ ئامۆزایەکەی خۆی هاوسەرگیری کردووە خاوەنی 6 کچ و 3 کوڕ بوونە بەڵام پێش ماوەیەک کچێکیان بەهۆی پێوەدانی دوو پشک جانی لەدەستداوە و ئەمڕۆژ ئەم کوڕەی جانی لەدەستدا. جگەلەوە 2 لەو 7 منداڵەی ماویەتی خاوەن پێداویستی تایبەتن.